هەنێ کەسێ هەر کروێتی بەخۆی یعنی ها خویەکەتیایەتی عادەتێک هەر پێی خۆشە دایمە ئەگە پارەشی لە گرفانە بە هەر حەزەکە قەرزکە بڕاوکە قەرزم 30,000 داو بە نەفرێ لە کۆڵانی ئەو دیوەڕێ لێرە هات شوێی ناکرد. ئەگەر قەرزیا بە برادێکی خۆت ئەوە زۆر وریابە چونکە لەوانەیە هەم پارەکە و لە کیست بچێت هەم برادەرەکەشە لە کیست بچێت. سڵاوتان لێبێت ئەمڕۆ باسی قەرز کوێریەکەین. هاوڵاتیان ئەڵێن ڕۆژگارەکە هی ئەوە نییە پارە بە قەرز بێ بە برای خۆشە. ئەمێ بزانم هۆکاری دروستبوونی ئەو بێ متمانەیە لە بابەتی داراییە بۆ چیە گەڕێتەوە بۆچی واکات لە کەسێک کاتە قەرز لێ ئەکات دوایی بە زۆرداریش نەداتەوە. سڵاو لێبێت تۆم کاتەوە باش. سڵاو لە تۆ بەخێبی سەرچاو. ئەمڕۆمانە باسی قەرز کوێری بکەین. قەت بۆ کەسێک پارەت لا قەرز کات دوایی زۆر درەنگتر لەوەی وعدیە بوو بۆت بێنێتەوە. زاو مەسەلەی قەرزەوە ئێستا زۆر دیارە یعنی وهای لێ هاتووە بەجدی لەم ڕۆژە گەویست و یعنی کەسێکی عازیز و دۆستێک دڵی عاجزکەی بڕۆ قەرزی بدەرێ ئیتر لە دوای قەرزەکەەوە نایبینیتەوە بەداخەوە. ڕاستە ئینسان هەنێ جار محتاجە بێ بە قەرز و بەپارە بەڵام بەداخەوە یعنی کۆمەڵێکی ئەویان کردووە سەیرەکەی لە موعدی خۆیان نایداتەوە یان مەسەلەن دوای ئەوە ئەبێ بە ناخۆشی لێوەرگریتەوە بەداخەوە وهای لێ هاتوویتر مناڵێمە گەویست و دڵی کەسی عاجزکەی بڕۆ قەرزی وەرە ئیتر دوایەوە شڵێ گەویستە کەسێک توی بیر نەچێتەوە پارەی لە قەرزکەیت دایم لە خەیاڵیان طبعاً وایە بێگومان بەداخەوە قەت بەسەر هاتووە کەسێک قەرزت لا بکات و دێمودێکی زۆر ئەنجا بۆت بێنێتەوە بەڵێ بە پێوتن بەڵێ حالیان هەیە بەغەکە چەنە وەڵا هەیە با نەچینە ناوڕۆکەکەی بەڵام هەبووە. کوردەواری خۆمان قسەیەکیان هەیە ئەڵێن ماڵ بە قەرز و قۆڵا پێکەوە ناندرێ تا چەند لەگەڵ ئەم قسەیە زۆر ڕاستە بەڵام هەنێ کەسێ هەر کروێتی بەخۆی یعنی ها خویەکەتیایەتی عادەتێک هەر پێی خۆشە دایمە ئەگە پارەشی لە گرفانە بە هەر حەزەکە قەرزکە دەگەی بۆ بەخوو دەگەی لە هەنێکە ساوە هەیە بۆیە هیوادارم و دیاردەکەم بێتەوە شەرەکەمیش ناوێتەوە زیاد دەکا وەسەکە ڕوا زیاد دەکا. بڕاوکە قەرزم 30,000 داو بە نەفرێ لە کۆڵانی ئەو دیوەڕێ لێرە هات شوێی ناکرد. یعنی بێزار دەکەن بەڕاستیکەین زۆر جارە دیوایە کابرا پێویستی شێتی وانە بەڵام کەسانی تر واو لەکەن نەتوانانی یارمەتی ئەو کەسانش بێ کە کەسێکی باشن یعنی متمانەکان نەدۆڕاندووە بەڵام بەداخۆ ڕۆژەکەوای لێ هاتووە ناتوانانی یارمەتی هیچ کەسێک بێت کە مەبلەغێکی زۆر کەمیش بێ بەڕاستێکی. باشە سەبەب چییە هەتا قەرزەکە و لێەکەن تەکلیفەکەن خێران پارەکە ئەبەن بەسکەیتە سەرهێنانەوە کیلۆنێک کەبرا پێشی بە پارە بەڵام نایهێنێتەوە. وڵی جا سەبەکان بڵێم چی بەڕاستی ئەو کەسانە ینی فێر بوون بەڕاستەکەی وە ینی هەست ناکەن بە مەسوولیاتێک بەڕاستی سیقی خۆیانە دۆڕێنن ئەین تۆ هەچ کەس کابرا سیقی خۆی نەدۆڕێنێ هەچ کاتێ بتەوێ یارمەتی ئەی بەڵام کە سیقی دۆڕان جاری وایە بۆ 10,000 وە 20,000 سیقی خۆی وا دۆڕێنێ کە نەتوانین لە هیچ شوێنێکە یارمەتی بێت بەڕاستیکە جاری وایە ناویشی بڵاو بێتەوە بە هەموو ناسراوە وا هەیە بڕابکە قەرزماوەتێ بۆ هەفتەیەک دوای 8 مانگ پارەکە یاومەتەوە نەیش پارەکە برای 100,000 ڕەنگە کابرا خۆشی گەیری بە قورآن زەین چۆن چەنی هەنێکیان قەرزارن ئەیەنەوە بەڵام هەنێکیان نازانم بڵێ چی ئێستا ئەوەی کە قەرزا ئەوەی ئەداتەوە ئەزانێ لەگەڵ ئەوێتی ئەیشی کە ناداتەوانێ بەڕاستەکەی گوێی پێ نایە 100 جار پێی بڵم بیشی بینم گوێی پێ نایە دەشی تۆش ساخ بێ و خوا بۆ برادرانە بێڵە دەیم توانیەوە یارمەتیان بێ نمونەی خراپەوە نابێت قەت بێتەوەی تۆ باشە نەکەیوە نیە وەڵی باشەخر لەسەر گیرفانی خۆ زۆر قورسە بەڕاستەکەی بەڕاستکەی لەسەر گیرفان لەسەر دەکەوێت تۆ جاری وە شەوێ بە دووشەوە بە هەفتەیەک گونگە پیاکەی کابراگی لە دەسەنگە بە پیاوەتی دوایی ناداتەوانێ زۆر ناڕەحەت دەکات بەڕاستەکەی گینەوەکو هەشکە بە یارمەتی ئەی فی سەبیلیللا لەبەرخوای گەورە بەڵام کە کەوتە سەر بژێوی ژیانە دیا جاری وە بەڕاستکەی دیوایە زۆر ناڕەحەت دەکات. دەردەسەریەکانی قەرز و قۆڵا زۆرن لە قورآنیش باسی قەرز کراوە ئەڵێت ئەگەر هاتوو قەرزتان بە کەسێک دا با بە نووسراوێک لە نێوانتانە هەبێت و کەسێکی دادپەروەر ئەو نووسراوە بنووسێت لە کۆتایی شاڵێم ئینشاءالله قەت پێویستان بە قەرز نابێت و ئینشاءالله قەت تووشی ئینسانی قەرز کوێر نابێت هەر بمێنم بەسەران